بۆ تاوتوێکردنی پرۆژەی لامەرکەزیەت لیژنەی سەرپەرشتیاری پرۆژەکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی کۆبووە. هێشتا لامەرکەزیەتی پارێزگای سلێمانی نەبووە بە پرۆژە، لە قۆناغی ڕاگۆڕینەوە و پرسوڕادایە بە فەرمانگەکان و کەساتیەکانی سلێمانی، بەڵام ئەندامێکی لیژنەکە دەڵێت هەموو لایەنەکان کۆکن لەسەر جێبەجێکردنی سیستەمی لامەرکەزی. ئێمە پرۆژەکەمان لە سەرەتای ڕۆژ یەکەمەوە کە هاتووینە باسێن پرۆژەیەمان کردووە. ئێمە پرۆژەکەمان لە چوارچێوەی حکومەت هەرێمی کوردستانە، واتە پرۆژەیەکی کارژێڕی و داراییە، پرۆژەیەکی هونەریە، پرۆژەیەکی سیاسی نییە. تا ئەم ساتە وەختە هیچ لایەنێکی سیاسی لە ئەنجومەنی پارێزگایە باسی ئەو بابەتانەیە بە پێچوانەوە ئێمە سەرمانە سوڕێ لە دەروی ئێمە خەڵق قساکە، ینی سەرمانە سوڕێ بابەتەکە بۆ شوێنی کە باسەکەن جارێ باسی بابەتێ ناکەن ئێمە قسەمان لێوە کردبێ. ئێمە ئەم کارانە ئەیکەین بۆ کۆکردنەوەی زانیاری و وەکو دوجار پێم وتی دوو جۆر هەنگاوانێ. هەنگاوی یەکەمیان زۆر بەپەلەیە بە ئەنجومەنی وەزیرانی ئەڵێن بە نووسرا و بە پێشنیاز و تێبینەکانمان. هەنگاوی دووەمان یاساکە یاسای ژمارە سێ وەکو پێشم وتی هەمواری ئەو کۆمەڵە یاسایکەیە. ئەنجومەنی پارێزگای سلێمانی لامەرکەزیەتی ئیداری و دارایی بۆ سلێمانی داوا دەکات، واتە هەم دەسەڵاتی کارگێڕی بگەڕێتەوە بۆ سلێمانی، هەمیش سلێمانی خۆی سەرپەرشتی داهاتەکانی بکات. هەرچەندە جارێ دیار نییە پرۆژەکە بە دڵی پارتی دەبێت یاخودنا، بەڵام تا ئێستا هەولێر قسەی لەسەر پرۆژە نوێیەکەی سلێمانی نەکردووە. بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانیش چەسپاندنی لامەرکەزیەت بۆ سلێمانی بەباش دەزانن. طبعا لامەرکەزیەت سیستەمێکی پێشکەوتووی بەڕێوەبردنە، هەتاوەکو سیستەمی وڵات زیاتر مەیلی بەلای لامەرکەزیە بێ، خزمەتگوزاریەکان خێراترن، پلانەکان واقعیترن، بەشداری هاوڵاتیان لە بڕیار و پلانە زیاترە و خێراترە و سەروەت و سامانی خۆجێیی هەر شوێنێک باشتر ئاراستە ئەکرێ بۆ خزمەتی خەڵک. بۆیە ئێمە هەردوو لە هەم ئەنجومەنی پارێزگا هەم بەڕێوەبەرە گشتیەکان هاودەنگ بووین، یعنی هاوڕا بووین لەسەر ئەوەی کە ئێستا هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانە یارمەتی پارێزگاکان نادا بۆ گەشەیەکی زیاتر و لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستانە گوێ لەم پرۆژەیە بگرێ و دەسەڵاتی ئیداری و مالی بەڕێوەبەرە گشتیەکان پارێزگاکان قایمقامەکان زیاترکە. لیژنەی سەرپەرشتی پرۆژەی لامەرکەزیەت بەردەوام دەبێت لە ڕاوێژکردن لەگەڵ کەسانی بە ئەزموون و لایەنەکان و بەڕێوەبەرایەتیەکان تا بگەن بە سیغەیەکی گونجاو بۆ ئامادەکردنی پرۆژەکە. دواتریش ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی دەکەن، بەڵام دیار نییە ئەنجومەنی وەزیران وەڵامی پرۆژەکەی سلێمانی دەداتەوە، یاخود وەکو پرۆژەی لامەرکەزیەتەکەی ساڵی 2017 لێدێت کە تا ئێستا بێوەڵام ماوەتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.